هەموو ئەزمموی ئێستای کوردستان و توانەکانی ژنان بوونی ژمارەیەکی زۆری ژنان لە سەرجەم ناوەندەکانی کوردستانە، لە سەرجەم بوارەکانی ژیانە، بواری سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی، یاسایی، هەموو ئەوانە پێمان ئەڵێ کاتی ئەوەیە کە لە کوردستانە سوود لە هەموو ئەو ئەزمونە دەوڵەمەندەی ژنان وەربگرن کە پێویستەکە لە ناوەندەکانی بڕیار بن کە پەرلەمانێکێکە لە ناوەندە سەرەکیەکانی یاسادانان و بڕیار لە هەرێمی کوردستانە بۆیە و لە مانگی 11 لە مانگی 11 کە بڕیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت. بۆیە ئێمە وەکو مافی خۆمان ژنان لە کوردستانە مافی ئەوەمان هەیە یەکسان بین بەشداریمان لە سەرجەم ناوەندەکانە، بۆیە لەسەر ئەو بنەمایانە ئەو داوایەمان پێشکەش پەرلەمانی کوردستان کرد کە پێویست دەکات 150 کورسیەکانی پەرلەمان بۆ ژنان بێت لە هەڵبژاردننی داهاتوە. جەنابی سەرۆکی پەرلەمان خۆی پێشوازی لێکردین، قەنەعەتی بە پرۆژەکەی ئێمە هەیە، قەنەعەتی بەوە هەیە کە ژنانی زۆر بەتوانە لە هەرێمی کوردستان هەن، بەڵام ئیتر باقی قوبوڵکردنی ئەوە پەیوەندی بە تەنها کەسێکەوە نیە، پەیوەندی بە هەموو پێکهاتەکەی پەرلەمان و سەرجەم ئەو پارتە سیاسانەی کە لەناو پەرلەمانە ئەندامیان هەیە پێویستەکە قەنەعەت لای ئەوانە هەمووی دروست بکرێت. پێم وایە هەنگاوەکانی داهاتووی ئێمە ئەوەیە کە هەڵمەتی پاڵپشتیکردن لەو پرۆژەیەمان دەست پێ بکەین بۆ ئەوەی لایەنە سیاسەکانی کوردستان قەنەعەت بکەین کە بەو پرۆژەی ئێمە ڕازی ببن. وەکو بوون ژمارەیەکی زۆری ژنی لە پارتە سیاسیەکان و لە کایی سیاسیا بەشدارن بەڕاستی لەناو پارتە سیاسیەکانە، چونکە لە کوردستانە تقریباً حەسرە لەسەر پارتە سیاسیەکان، وەکو ژمارەیەکی زۆر هەیە لە سەرجەم حیزبەکاندا، هەموو حیزبە عیلمانیەکان و دینیەکان ژمارەیەکی زۆر باشی ژنان هەیە. ڕێژەی کۆتا ئەتوانم بڵم تقریباً لە زۆربەی زۆری حیزبە سیاسیەکانە لە ڕێژەی 100 دەست پێکە، لە هەندێک پارتی سیاسی ڕەنگە نزیک بێتەوە لە 140 ژنان لە ناوەندی بڕیاری پارتە سیاسیەکانی کوردستانن، بۆیە بەشدارن. بەس ڕەنگە پرسیارەکە ئەوە بێت کە ئایا بە حەقیقی بەشدارن؟ لێرە ڕەنگە دەقیق نەبم، ئەگەر بەڕای من دەقیق نەبم بڵێم بزڵت بەشداری ڕاستەقینەن. ئەوەی لە کوردستانە هەیە عەقڵێتی پیاوسالاری یان ذهنیەتی پیاوسالاری لە کوردستان زۆر ساڵە، بۆیە کاتی ئەوێ تێکۆشانێکی زۆری ئەوێت تەحەدایەکی گەورەیە لە بەردەم ژنانە کە بەڕاستی ئەوان لە هێڵی یەکەمی دەرچوونی بڕیارەکان بن. ئەتوانم لەلایەکی تریش بەڕاستی نەک هەر ژنان، زۆرێک لە پیاوەکانیش لە هێڵی یەکەمی یعنی یەکەم دەست نین کە خاوەنی بڕیار بن، چونکە ذهنیەتی ئیدارەکردنی سیاسی لە کوردستانە حەسر بووە یان خۆی بینیوەتەوە لە ناو گروپێکی زۆر بچکۆلەیە. ئەمە ڕێگە بەخۆمەیەم تەطبیقەوێ بەسەر هەموو پارتە سیاسیەکانە. بڕیارە ڕاست حقیقەکە کە دەرەچێت لە دەست گروپێکی بچووکەیە دواییەتە خوارەوە بۆ پیاوەکانی، دوای ئەوان اینجا بۆ ڕەنگە بۆ ژنەکان. بۆی ئەبەو شێوازەیە، بەڵام ئەمانە هەمووی ڕێگە لەوە ناگرێت کە بەڕاستی ژنی زۆر بەتوانەمان هەیە، ژنی زۆر دڵسۆزمان هەیە بۆ کوردستان، خەباتی زۆریان کردووە، یان بەختکردن خێزان لەسەر هەموو بوارەکانی ژیانە قوربانی زۆریان داوە. لەلایەکی تر بۆچی ئێمە پێمان وایە لەم کاتەیە زۆر گرنگە کە 150 کورسیەکانی پەرلەمان بۆ ژن بێ؟ ئەو بارودۆخە سیاسی و ئەو ناکۆکیان و نیزاعی لە نێوان هێزە سیاسەکانی کوردستاندا هەیە، ئەوە زیاتر هانمانەیە بەوەی کە ئەلێرە پێویستمان ئیتر کوردستان پێویستی بە شەراکەتی ژن و پیاوە، چونکە هەموو ئەزمونەکان لە کوردستان چ لە بواری حکوم چ لە بواری سیاسیە پێمان ئەڵێن لە ماوەی 32 ساڵی ڕابردووە دیدگای زۆرێکی ژنان، هەڵبەتە ناڵم 100% دیدگای زۆرێکی ژنان بۆ ئیدارەکردن بۆ پێکەوە ژیان زۆر جیاوازترە لە دیدگای پیاوەکان. بۆیە قەنەعەتمان وایە ئەگەر بێت و ژنان
ژمارەیەکی زۆر باشی ژنان لەو ناوەندانە بن، پەیوەندی هێزە سیاسیەکان، کەڵتوری حکومکردن، کەڵتوری ئیدارەکردن لە مەدایەکی ڕەنگە مام ناوەندە گۆڕانکاری بەسەرابێ، بۆیە بوونی ژنان زۆر گرنگە بە ڕێژەیەکی یەکسان لەگەڵ پیاوانە. فکری فێمینیستی ئەگەر ژنان نەشڵێن فێمینیستین، بەڵام فکری فێمینیستی ڕەنگی داوەتەوە لەناو فکری ژنانە بۆ ئیدارەکردن، بۆ سیاست، بۆ هەموو بوارەکانی ژیان، بۆیە ئەو گۆڕانکاری دروستەکە، ئەو ئەزمونە دەوڵەمەندە، ئەو مرونەتێک کە لە ناو ژنا هەیە، ئەو خواستی پێکەوە ژیانەی کە لە ناو ژنانە هەیە، لە ئیدارەکردنە هەیە، پێم وایە لە داهاتوە گۆڕانکاری دروستەکە. ئەوەی کە لە کوردستان ئەگوزارێت لە ڕۆی زیادبوونی ژنان لە کای سیاسی، لە پرسیارەکە یەکەمیش باسم کرد، بەڵێ ساڵ بە ساڵ بوونی ژنان لە بواری سیاسی لە ڕێگەی پارتە سیاسەکانە، تەنانەت لە ناو دام و دەستگاکانی حکوومەتیشا لە هەرێمی کوردستان لە زیادبوونایە. ئێستا لە هەرێمی کوردستان باسی تەنها وەزیر ناکەم لە کابینی ئێستایەکە 3 وەزیرمان هەیە بە پەرلەمان لە 130 ژنە، بەڵام باسی ئەگەر بچینە خوارەوە بۆ ناو ئەو دام و دەستگایانەی حکوومەت ڕێژەیەکی زۆر ژن لە پلەی مام ناوەند و یان لە ئیدارەکردن و یان لە فەرمانبەر هەن، ڕێژەی ڕاوێژکاران زۆرە، ڕێژەی بەڕێوەبەرە گشتەکان زیادی کردووە، ڕێژەی بەڕێوەبەرەکان زیادی کردووە لە دام و دەستگاکانە. بە هەمان شێوەش لە کەرتی تایبەتیش لە کوردستانە ژنان واوردە وردە لە هەندێک دام و دەستگایە خەریکە پۆستی ئیداری وەرەگرن، پۆستی پلە وەرەگرن لە ئیدارەکردنی هەندێک شوێنی کەرتی تایبەتە. بۆیە ئەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی ژن ئامادەیە، ژن بەتوانایە، ژنمان زۆرە، بۆیە کاتی ئەوەیە ئیتر ژنان و پیاوان بە یەکسانی ئیدارەی ئەم هەرێمە بکەن. پێویستمان بە خۆڕەکخستن بوو، پێویستمان بە تاقیکردنەوەی ئەزمونەکانی پێشووی ژنان بوو کە لە بوارەکانی لە سەرکردایەتی و بوارەکانی ئیداری چ حکمی و چ لە پەرلەمانە لە بواری یاسادانانە کاریان کردووە. بۆیە پێمان وایە ئێستا بارودۆخەکە زیاتر ئامادەیە بۆ ئەوەی کە لە دوو لایەن، لەلایەک لە بوونی ژمارەیەکی زۆر ژنی بەتوانە، لەلایەکی تر شانازیکردن بە ئەزمموی ئەو ژنانەی کە لە ناوەندی بڕیارا بوون لە ماوەی ڕابردووە زۆرێک لە ژنەکان دایکی زۆر باش، بەرهەمێکی زۆر باشیان هەبوو، زۆر بە باشی ئیدارەیان کردووە. کەمترین تێوەگلانی ژنان بە مەسەلەی گەندەڵیەوە، ئیدارەکردنی پەرلەمان لەلایەن ژنێکەوە لە ماوەی تاوەکو ئێستاش لە زەحمەتترین کاتە ژنێک توانی دکتۆرە ڕێوازکە ئیدارەیەکی باشی بکە و نەهێڵێت پەرلەمان پەکی بکەوێ و لەگەڵ هەموو کێشە و گرفتە سیاسیەکانی خلافەکانی خلافی لەبێنی حیزبە سیاسیەکانە هەیە، بەڵام پەرلەمان بەردەوامە و ئیدارەکردنی بەردەوامە. هەموو ئەمانە دلیلن بەدەستی ئێمەی ژنانەوە کە ژنان توانایەکی زۆریان هەیە، بۆیە ئامادەکاریەکی زۆر هەیە لە تواناکانی ژنان لە ئێستاەکە، بۆیە داواکەین لە ئێستا. ڕەنگە لە 6 ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو بەقەی ئێستا پێ نەگەیشت بێ مەسەلەکە. کاتێککە هاتە سەر ئەوەی گفتوگۆ بکرێ، ئەو کاتە ئێمەش هەڵمەتەکانمان چڕەکەینەوە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆی هەوڵ بێن قەناعەتیان لا دروستکەین.